کادێت ئامارەکانی هێنانی عەرەبی هاوردە بۆ کەرکووک ڕوو لە زیادبوون دەکات و بەپێی ئامارێکیش کە بەرپرسی ئۆفیسی کەرکووکی مادەی 140 بۆ پەیام ئاشکرای دەکات لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە 7900 خێزانی عەرەبی هاوردە هێنراونەتە شارەکە. بەڵێ من ژمارەم لایە ژمارەی ئەوەی کەواد لە لای منەوە تێ ئەپەڕێ و دێتە دائیرەکەی من و دێتە ئەم ئۆفیسە 7900 معاملە هاتوتە بەردەستی ئێمە. ئەمە هەمووی تەعریبە لە ناوچەکانی جنوب و ناوەڕاست و سەلاحەدین و دیالەوە دێتە ئێرە. بۆیە وزارەی تیجارە کتابێکی کردووە ئەڵێ بێپرسی ئۆفیسی کەرکووک ئیش ناکرێت، مەجبور هەمووی هاتوتە لای من. ئەوەی مستحق بێ ڕەزامەندیمان دەربڕیوە، ئەوەی مستحق نەبێ ڕەزامەندیمان لەسەری نەداوە و گەڕانومانەتەوە. لەو 7300 کەس مستحقە کە بێتە ناو کەرکووک. بەرزبوونەوەی ئەو ڕێژەیە لە هێنانی عەرەبی هاوردە چەندین کێشەی زەویوزاری کوشتوکاڵی لە نێوان کورد و عەرەب لێ دروست بووە. کارگەرێکی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک ئەم هەنگاوە بە مەترسی بۆ داهاتووی ناوچەکە دەزانێت. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەگەر دەسەڵاتی کوردی بەپەلە هەوڵی ئاساییکردنەوەی شارەکە نەدات و ڕێ بەو بەلێ شاوهێنانی عەرەبی هاوردەیە نەگرێت، چارەسەری دۆخەکە لە داهاتوودا ئەستەم دەبێت. هێنانی عەرەبی هاوردە بۆ ئەم شارە کە لە بە ئەسڵە خەڵکی ئەم شارنی خەڵکی شارەکانی دەوروبەری کەرکووکن و هێنانیان بۆ ئەم شارە لەم کاتەیە و دەرکردنی فۆرمی بایعی و گۆڕین فۆرمی بایعی لە شارەکانی ترەوە بۆ ناو کەرکووک و دەرکردنی کارتی زانیاری بۆیان لە ناو کەرکووکە، ئەمە خۆی لە خۆیان ئامارێکی مەترسیدارە و ئاماژە بۆ ئەوە کات کە گۆڕانکاریەکی گەورە بەڕێوەیە بۆ دیموکرافیای کەرکووک و ئەم گۆڕانکاریش بەڕاستی جێی خۆیەتی کاربەدەستانی کورد، جێی خۆیەتی هەردوو حزبی دەسەڵات لە کوردستان مووقفی خۆیان هەبێت سەبارەت بەم گۆڕانکاری کە لە کەرکووکە ڕۆدا و سەبارەت بەم مەترسیەی کە ڕوو لە کەرکووک و ڕوو لەم شارەکە. من پێم وایە ئەم پرۆسەی تاریبی نوێیە مەترسیەکی جددیە و بەڵگەشە لەسەر دووشت. بەڵگەیە لەسەرەوەی ئەم دەسەڵاتەی ئێستا کە لە ناو شاری کەرکووکە و بە پاڵپشتی دەسەڵاتی ئیتیحادی بەغدا زۆر بە سەختی کار لەسەر پرۆسەی تعریب دەکات و بەرامبەرشی دیسانەوە ئەم پرۆسەی تعریبە بەڵگەیە لەسەر ئەوەی دەسەڵاتە کوردیەکەش زۆر بێخەم و بێباکە بەرامبەر بەم پرۆسەی تعریبی نوێیە کە پێم وایە بۆ خۆی ئەمەی ئێستا دەکرێت لە بەرزکردنەوەی ڕێژەی عەرەب و لە زۆر هەسوکەوتی تری تعریبانی ناوشاری کەرکووک چاکردنەوەی ئەم بارودۆخەی ئێستا یاخۆت بە ئاساییکردنەوەی ئەم بارودۆخە کارێکی زۆر قورس دەبێت ئەگەر ئێستا دەسەڵاتی کوردی هەوڵ نەدا ڕێگر بێ لەوەیکەوە ئەم پرۆسەیە بە ئەنجام بگەوە. پێم وایە تاوانباری یەکەم لەمە ئەو توانایە کە لە بەردەست هەردوو حزبی دەسەڵاتەوە لە بەردەم دەسەڵاتی کوردیە، بەڵام ئەو توانایانە بەجددی بەو پەڕی هێزەوە بەکار ناهێنێ بۆ ئەوەیکەوە بەردەمی ئەم پرۆسەی تعریبە بگرێ. بۆیە ئەم پرۆسەی تعریبە پرۆسەیەکی مەترسیدارە و پێم وایە زوو کورد بەهانای خۆی نەگا چاکردنەوەی زۆر زەحمەت دەبێت لە ئایندەدا. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە پاڵپشتی و نووسراوی ڕاکان جبووری پارێزگارە بە وەکالەتەکەی کەرکووک بە سەدان خێزانی عەرەبی هاوردە هاتوونەتە شارەکە و نیشتەجێ کراون. ئەمە شۆک و چاودێران دەڵێن مەترسیە بۆ گۆڕینی جارێکی تری دیموکرافیایی ناوچەکە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.